بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا بڕینەوەی دار بۆتە گرفتێک هەموو ساڵێ لە سەرەتای هاتنی وەرزی زستان و سەرما و سۆڵا بەشێک لە خەڵکان پەنای بۆ دەبەن و دەست بە داربڕینەوە دەکەن لەگەڵەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی قەدەغە کردو. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا لەگەڵ بەڕێز فواد ئەحمەد زراری بەڕێوەبەری ڕاگەیاندنی گشتی پۆلیسی ژینگە و دارستان قسە دەکەین لە ستودیۆ سلێمانیەوە لەگەڵمانە. کاک فواد سڵاوت لێبێت کە ئەم ساڵێ لەم وەرزەدا وەکو ئاماژەمان پێدا ینی خەڵک دەچن دار دەبڕنەوە. ئەم ساڵ ڕێژەکە چۆنە لە چاو ساڵانی دیکە؟ هەر ئەو بەردەوامی هەیە خەڵکان هەن بچن کە دار ببڕنەوە؟ سلااو بۆ ئێوەش سلااو بۆ بینەران بیسەرانی K24. بەڕاستی بڕینەوەی دار ساڵانە ئەوار هەیە ئەو بڕینەوە کە چەنددارە بڕیان دار نابرێتەوە بەس برن ساڵ بۆ ساڵ فەرقەکە ئێستا زۆر سپاسی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی سۆرانەکەی بەڕاستی ئەوان ئەکتیڤتر بووینە ساڵ بە سارەسەکە. ئەم ساڵ بۆچی باسەین کە ئەم ساڵ زیاتر بۆ چالاکیان لە پار هۆکارەکەی بۆ ئاگەڕێتەوە کە ئەم سار پێداویستی و کەرستەی تا زیاتریان بۆ دابین کراوە کە هەرچەندە پۆلیسی دارستان کەرستە و پێداویستی زیاتر بی چالاکیەکانیشان زیاتر ئەبێ کە وای کردووە زیاتر بێ ڕێژەکە بەس وەکو بڕینی دارستانەکان ئەم ساڵ لەگەر پار تقریبا وەکو یەکە زیاتر نییە کەمتر تقریبا ڕقەمەکان زۆر لێ نێزیکەنە سەرتاسەری کوردستان چکەم باسی سەرتاسەری کوردستانەکەین بە شێوەیەکی گشتی داربڕین هەیە بەس داربڕینەکە بەوەی نییە مشکلەی مە لە داربڕین لە بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگە لەگەڵ خەڵکی ناوچەکە و گوندنشینەکان نیە. تازە خۆت باس کرد لەو راپۆرتە خەڵکی ناوچەکە و گوندنشینەکان زیاتر لقی و پۆپی ئەو دارانە ئەبڕن کە کەلکی نییە نەیوت ئەو دارێکە سوودی نەبێمە ئەو دارانە ئەبڕن بەس ئەوەی کە مشکلەی ئێمە مشکلەی هەر سەرێکی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بازرگانەکان زۆر بێ ویژدانانە دارەکان لەسەر عەرزا بڕن نازان کامە داریش باشەکە کامەداری هەندێک دار لە کوردستان بوویتە کەلتوور نابی نییە کە دەچن دار دەبڕنەوە بەقەدەر پێداویستی خۆیان بەڵکو کێشەتان لەگەڵەوانن کە بازرگان دەچەن ڕێژەیەشی زۆر لە دار دەبڕنەوە وا تێگەیشتم یان وانە چۆنە؟ خۆی وایە لە خەڵکی ناوچەکە بەڕاستی خەڵکی ناوچەکە و کتکۆ دارستانەکان بە دارستانی خۆیان دەزانن ١٨ خەڵکی ئەو ناوچەکە لە ناوچەکە و لە ناوچە دارستانەوەیەکان دەژن بەڕاستی دارە سەوزەتەڕەکان نابڕن زیاتر ئەو لقی پۆپی ئەو دارانە ئەبڕێن کە وشک بووینە یاخود بە کلکیان بە زۆربەی ئەو دارانەی کە بڕاون کە ئەو گیراون تەمەشایەکەن هەمووی ئەوانن کە بازرگانی بە دارەکانەکە خەڵکی ناوچەکە باوەڕ ناکەم دار ببڕێ و بەو شێوەیە زۆرەی کە هەیە ئەبڕێ بە پێی پێویستی خۆی ئەو جۆرە دارانەش ئەبڕێ کە سوودی نەما لە ناو دارستانەکان باوەڕ بکە سەتی یەک نییە لە ناوچە گوندنشینەکان دارەکان ببڕێتن بە شێوەیەکی هەرەمەکی بەس ئەوەی کە زۆر بە شێوەیەکی هەرەمەکی بڕێ بازرگانەکانە بە تایبەتی بازرگانی ئێستا لەو سەردەمە ئێستا مەوسمی دروستکردنی ماسیە تەڵەبی ماسی زۆر و ماسی بەچی تاکرێ و دە حازرەکرێ بەداڵ پێویستی بەدارە ئەو دار باشترین داریش بۆ ماسی پرژاندن خۆیان هەمویان نەزان ئەوانی مەدامیان هەیە دار بەڕووە کە ڕویان کرد لەو بڕنێ ئێمە وەکو بەڕێوەبەری پۆلیسی دارستان ژینگە ئەو ڕۆژە لە دەگەر دەستەی گەشت و گوزار ئامانجیمان کردەوە پێم وتن کە کاکە لێرە ئێوە ڕێنمایەک دەرکەن هیچێک لە مەدعەمەکان و کێشخانەکان چیتر ڕێگان نەدرێ بەدار ماسی سوورکرێتەوە با بکرێ بەغاز بۆ بەڕاستی ئەگەوە بکرێ بەڕای من 6/7 ئەتوانین بازرگانیەکە کۆنتترۆل بکەین. باشە ینی کەواتەم کێشەکە زیاتر لەگەڵ بازرگانانە ینی هەم ئەوانە کە کڕن و فرۆشتن بەدارەوە دەکەن هەمیش ئەوانەی کە با بڵین خواردنگەیان هەیە پرسیارەکە ئەوەیە ئەو بازرگانەی کە دار دەبڕێتەوە چی لێ دەکەن؟ خۆی ئەو بازرگانێکە دار بڕێ پێی یاساکانی دارستان و بێ یاساکانی وەزارەتی کشت و کاڵ مامەڵەی لەگەڕەکرێ بۆ هەر دارێک هەر تەمەنی دارێک و عمرەکەی بەپێی تەمەن و جۆر و دارەکە سزاکاندا دانراون بەپێ ئەو تەمەنێ و تارەدارە تەمەنی چەند بێت هەرچەندی تەمەنی گەورەتر بێت زەرەکەی گرانترە و زیاترە بێت هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی هەر بۆ نمونەگەر دارێک تەمەنی 5 ساڵ بێ کابرایەکی بازرگان ئێستا بڵۆن منە دار ئەزەلۆن دارێک تەمەنی 5 ساڵ بێ 5 ساڵ بەسەر زۆربەی دارەکانی کوردستانەوەی بڕێن لە 5 ساڵ بەسەر و عمریان زیاتر هەتا 8 ساڵ و 10 ساڵ و هەندێکیان 20 ساڵ کا بڕێنەوە بە پێی زۆری دارەکە یەکەمیان زۆری دارەکە دیارەکرێ هەتا هەندێک داری هەتا 600,000 800,000 هەتا ملیۆنی شەڕوە زۆری دار هەیە چکۆ دەبلیژ نەکە و کات لە وەزارەتی
کشت و کاڵ و پۆلیسی دارستان و ژینگە ئەچن ئەمانجی بە هەمانجی ئەچن لەو شوێنە کە دارەکەی بڕاوە جۆری دارەکە تەمەنی دارەکە ئەو داری بڕاوە چەند نادرە چونکە 1992 دارستانەکانی کوردستان داری بەڕوونە بەس هەندێک داری بەڕووی زۆر نادری شێ لە کوردستان کە ئێمە نازانین برێن ئێمە ئەچان بەس وەکو ئەوانەی کە ئیشی بازرگانەکەی کە نازان ئەوانە زەرەریان زیاترە و غرامەکانیشیان قورسترە. باشە ئێوە وەکو ڕاگەاندنی گشتی پۆلیسی ژینگە و دارستان ینی چۆن هۆشداری دەنا خەڵک کە دار نەبڕنەوە ئەو ڕێشوێنانە چین کە ئێوە وەکو لە هۆشداریدان خەڵکی لێ ئاگادار دەکەنەوە چیتان کردووە بۆ ئەم مەبەستە؟ ئێمە وەکو بەڕێبەراتی پۆلیسی دارستان و ژینگە هۆشداریمان بە بەردەوام داوای وشیاریمان کردووە ڕێکخراوەکانی ژینگەی بە هەماهەنگی لەگەر دەستەی لەگەر بە شێوەیەکی هەموو سۆشیال میدیا بەس ئەم ساڵ بەگەر بەهان باراورکە لەگەر پاڵ جێ دەستخۆشیە سوپاسی هەموو سۆشیال میدیاکەم بەڕاستی بە شێوەیەکی زۆر کاریگەر زۆر باش فۆکسیان زۆر باشە سەر دارستانە کەەوە وای بوو کە زیاتر خەڵک وشار بێ بەڕاستی ئێوە جێ دەستخۆشیە زۆر سپاسەنەکە داواکەن لە هەموو کەناڵەکەم وەکو کەناڵەکەی ئێوە بەردەوام بێت لە وشارکردنەوەی خەڵک لە ئاگادارکردنەوەی خەڵک و بێ ڕاگەاندنی ئەو سوودی دارچیە دار بۆ نەبڕێ و هاوکاریشمان بن لە دیاریکردن چەندە خەڵکی ناوچەکە زۆر هاوکارە لە دیاریکردنی بازرگانەکان هەر کاتێک بازرگانەکان ئەچن بەو ناوە بە زووترین کات ئاگادارمانەکەنەوە لە سەرتانسەری هەرێمی کوردستان. کەواتە ئەم بەشەی ئێمە لە نێو هەواڵ داقسە لەگەڵ بەڕێستان دەکەین بەشێکە لەو هەماهەنگی و هاوکاریکردە لە کوردستان 24 دەکەین باوت لێ بپرسم بۆ ئەم ساڵ تا ئێستا ئەوانەی کە کەسە بۆ دەستگیر بکرێت سزاکانیان چی بووە کەس ڕەوانەی دادگا کراوە ئەم ساڵ هیچ هەبووە حاڵەتێکیەوە؟ بەڵێ بۆ ئەم ساڵ تقریبا ئێمە حدودی 5,000 دار بڕاوە 5,000 داری سروشتی بڕاو سەرتانسەری هەرێمی کوردستان لەو 5,000 دارە نزیکەی 180 کەس لەسەر کەیسی داربڕین گیراوە برێکیسی بۆ کراوەتە ئەوەی کە گیراوە تقریبا نزیکەی 130 لەو کەسانە گیراون ئەویتر ڕایکردوە خو سیارەکەی جێهێشتووە ئەوان هەمویان لە دادگا نەجێشتە کەیسەکان یەک لاینەوە چۆن کەیس هەیە لەوانەیە کەیسێ 3 ساڵە لە دادگای بەردەوامە کەیسەیە کۆتایەتی بەردەوام بەوانە بەوکو سەرپێچی کاری ژینگەی برن بەس دار نییە خۆیمە لە کوردستان سەرپێچی سەر ژینگاکرێ ژینگەت بە شێوەیەکی گشتی لە هەموو لایەک سەرپێچیەک لەسەر ئەم ساڵ تقریبا 1346 سەرپێچی کار کراوەتە سەر ژینگە بە شێوەیەکی گشتی بەبیر لێدانە بەڕاوە بە دار بڕێنە هەر مەوسمێک ئەوەی خۆی مشکلەیەکی خۆی هەیە و خەڵکێک بازرگانی پێواکە. باشە ینی باسیەوە کرد کە 5,000 دار بڕاوە ئەم 5,000 دارە ینی لە غەفڵەتی پۆلیس لەوێ بڕاوە ئایا پۆلیسی پێویست لەوێ نەبووە کە چاودێری ئەوە بکرێت چکە 5,000 دار بەڕاستی لە ماوەی ساڵێکدا ڕێژەیەکی زۆرە ینی نەبینراوە کە ئەم دارانە دەبڕنەوە؟ کاکەندرێن ئەگەر بێنە سەرواقع بەڕاستی پۆلیسی دارستان و ژینگە زۆر لەوە زیاتری کردووە کە پۆلیس لەوێنە بە بەگەڕم سەر وشیاری خەڵکەکە زۆر هاوکار ئەو 5,000مان گرتووە ئەو 5,000 کەس ئەو 5,000 دارە وەکو گیراوە لەوانە زیاتریش بڕابێ بەسکەوەی کە پۆلیسی دارستان ئەمانگی و زانیت و گیراوە 5,000 دار بڕاوە ئەم ساڵ بەس وەکو ئەوەی ئایا چکراوە ئێمە زۆر بانک وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگە بەردەوام لە ئەرکا بەس ئەوە ناکرێت من هەر دارێک و پۆلیسێکی بۆ دامسکۆ ناکرێت دەبی ئەماگرە سەر وشیاری دەبی خەڵک وشارکەینەوە لە ڕێگای سۆشال میدیا بە شێوەیەکی گشتی کەوا دار کۆڵگەی ئەساسی ژینگێ لە ناوچوونی دارستانەکان لە ناوچوونی دارستانە بەپێ ئەو یاسا بەپێ ئەو داتانێک کە لە وەزارەتی کوشتتوکال بەدەستمانەگە لەسەر دارستانەکان بەڕاستی وەزعی دارستانەکان ڕۆ خراپیە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو 150 دارستانەکانی هەرێمی کوردستان لە ناوچووە بەڕاستی ئەوەش کاری سێمانێکەوە بەردەوام بیتن و خەڵکەکە وشار نەکرد بە 50 ساڵتر ئەمێ بە بیابان. بەڵێ باشە بەڕێز فواد ئەحمەد زراری بەڕێوەبەری ڕاگەیاندنی گشتی پۆلیسی ژینگە و دارستان زۆر سپاس ماندوومان کردیت.